اف دنیا ام تدا گلک پیامین تند بو مفرد کت هوار دکت جه شکبونه جه صوتنه جه کم بارانیه جه زده بونا ایشان جمرنا گیانداران جرابونا لافا و فیازانان آیا مروفین لسروی عردی دزمان عردی تدگهن حتی نوکه هیچ کارک گریه کوه کوکبه وی عردی بپارزن جوان کارساتن روز بروجه زیده دبن جه سال 1994 حتی نوکه لسر آست ناف دولتی حول بردوامن نکارین سنورکی جبو وان کارساتن مروف رو بروی عردیت کن دانن داویا مه دیسا کوب 20 برایوت چیتن لدوبی لسر همان مجاره لکردستان جی حول بردوامن جبو رو بروبونا آلنگارین رو بروی سقاید بن سقا سنورا ناسناکه باندورن وین نرینیجی رحمه بکسی نابن عراق دناوا 5 ولاتن هری زیده باندور کاریگریا خویا نرینیا کشو هوای لسر بوی عراق و هرما کردستان دناو دا قربانیان گوهارتنین سقاینه هشکه سالی نبونا بارانه پچر هاتنا بارانه و لگوری آمار نتوین یک بوی صدام نوت یا هشگبونه مترسی هشگبونه لسر آخا عراقه هیا دروست کرنا کمرکا کسک یانجی چاندنا داره حتی چه قصد باندورا خوب کتن لسر هینک کرن و پاراستنا کشو هوای ما جتوز و دومانه ام دزدتر سر بپرسی راوستین و هر یک شمال جهه خو چاوا دشیتن هاری کاریا وی گردونه ام تداب کین جهه جاهی و علی ریوبری راگهاندنا وزارت چاندن و چافکانین آوه هریما کردستان دپرسم جاهی وال استودیو دفمه میوانه تو گلک بخیراتی سرچاوا اف هوا افروکا دست بکری هفتیا دارباز بوی لدهو کجی دست بکر بو هوا چاندنا دارا کسکرنا جینگه حتی چند هاری کاره بو کمبونا باندور کاریگری نرینین سقایی لسر جیانا ما مروفو گیان داره ام بله سپاس بو میوانداری کردنی ئێمە وە گرنگیدان بەکار چاڵاکیەکانی وەزارەتی کشت و کاڵ کە ئەمڕۆ ڕووماڵی ڕاستە خۆی هەبوو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵ دەرکەوتنی سەرەتاکانی کاریگەری گۆڕانکاری کەشوهوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی بە پاڵپشتی ئەو توێژینەوە بە دوواداچوونانەی لە فەرمانگەکانی خۆی و بانگێشکردنی کۆمەڵی خەڵکی بە ئەزم و لە ناو زانکۆ و توێژەران و نووسەران ڕاستپاردەیەکی گرنگی ئامادە کردبووی کەەوە ئێمە ڕێکارەکانی پێویست بگرینە بەر بە هەمانجی فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕوبەربوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهوا و کەمکردنەوەی کاریگەریەکانی کەشوهوا بە ئارەسەی زیادکردنی بەندا و پۆندەکان و پرۆژەکانی ئاودێری بە ئارەسەی زیادکردنی ڕوبەری سەوزای و بە ئارەسەی باشکردنی کوالەتی بەرهەمهێنانی نەمامگەکان و پارێزگاریکردن لە ڕوبەری دارستانەکان و هاوکاریکردنی زوسیارم بەهێنانەکانی تەکنۆلۆژیای پێشکەوت و ئەو جۆرە هەڵمەتانەی کە ئەو ڕۆبینیتان کە لە پرۆژەی نەفەسەوە دەست پێ بکەین یەکێکە لەو پرۆژانەیەکەوە تەواوکەری پرۆژەی پێشووی وەزارەتی کشت و کاڵەکەوە گرنگیدان بە بەرزکردنەوەی ڕێژەی سەوزای یەکێکە لەو هۆکارانەیەکەوە کۆدەنجیشی جیهانی لەسەرە وەکو بەڕێستان تازە لە ناونیشانەکەی خۆتاندا باسان کرد ئەنتۆنیۆ گۆتێرس کە سەرۆکی گشتی نەتۆ یەکگرتوەکان لە جیهان زەنجی ئەوە لێداوەکەوە پێویستە کۆدەنجیشی جیهانی دروستکەین بۆ پارێزگاریکردن لە ژینگە کەشوهەوا و ئاو و لەم نزیکانە لە سی ئەم مانگە COP28 لە دووبەی بەڕێوەدەچێت بە بەشداریکردنی وەلایەتی 200 وڵاتان کە هەرێمی کوردستان لەسەر ئاستی سەرۆکوەزیران و سەرۆکی هەرێمی کوردستان و وەزیری کشت و کاڵ و تەنانەت سەر کۆماری عێراق و لایەنە پەیوەندیارەکان بەشداری دەکەن بۆ ئەوەی کەوا کۆدەنجی جیهانی لە COP28 ڕێک بخرێ بۆ باشکردنی دۆخی زەوی دۆخی هەساری زەوی لە ڕووی ئاو لە ڕووی هەماهەنگیەکان بۆ پارێزگاریکردن لە دیاردەی وشکبوونی زەوی بۆ ڕێگریکردن لە دیاردەی بە بیابانبوون هەموو ئەو شتانە لە ڕووی کۆدەنجی جیهانی بۆ پاڵپشتیە مادیەکان و معنەویەکان پێویستی بە ڕێخستنی زۆرە جیهان وەکو خۆت باس کرد کێشەیەکی هەیە دەناڵێنی بەدەست گەرمبوونی زەوی و ئەو ناوچەی ئێمە تێدا دەژین بێبەش نەبووە بەڵام هەرێمی کوردستان ڕەنگە بە بەراورد بە عێراق و هەندێک ناوچەی تر هێشتان باشترە باشە گەلێک جارە هەوێن چاندنا نەمام و شتلا دەست پێتکەن لە سەرانسەری هەرێما کوردستانێ بە تایبەتی دووەرزێ بۆهارێدا ماڵا تورکیە ئاوا و 47,000 شتلێن دارە داینەمە و ئەم کوردستانێ بچینین بەڵام کی دێوان چاودێری کرد کی دێوان ئافدات بەڵێ بابەتە ئەم بابەتی دابینکردنی ئەم پرۆژەیە کە 47,000 نەمامە لە میانی ئەم سەردانەیە کە بەڕێز وەزیری کشت و کاڵ خاتوبێگە تاڵبانی بۆ وڵاتی تورکیا
کە داوا کرا وەزارەتی کشتتوکاڵی تووشی ڕاستەخۆ پاڵپشتی ئەو پرۆژانە بکەن کە وەزارەتی کشتتوکال لە ڕووی ڕوبەربوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوە و هەنگاونان بۆ بژانەوەی کشتتوکال لە هەریمی کوردستان و خۆشبەختانە لە ڕێگەی قۆنسولخانەی تورکیا لە هەریمی کوردستان وەڵام درایەوە ئەم بڕداری کە دابین کراوە ئەمڕۆ لە قۆناغی یەکەم لە چوارچەوەی پرۆژەی نەفەس دیارە پرۆژەی نەفەس پرۆژەیە کە لەسەر ئاسی تورکیا ساڵانە لەو تەوقیتی ئێستادا کاری پێدەکرێت بۆ گرنگجیدان بە ژینگە و زیادکردنی سەوزایی وڵاتی خۆیانە و ئەمڕۆ وەزیری پێشووی کشتتوکاڵی تورکیا لێرە ئامادە بوو لەگەڵ لە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەم پرۆژەیە بچێتە قۆناغی جێبەجێکردن وەکو خۆتان باسان کرد تەنها بابەتەکە ئامانج لە ڕواندنی نییە ئامانجەکە ئەوەیە ئێمە چۆن پارێزگاری بکەین و چۆن گەشە بکەین و چۆن چاودێری ئاسی بەرەوپێشتون و بەرزبوونی دارەکان بکەین و خزمەتگوزاری پێویستیان بۆ دابین بکەین وەزارەتی کشتتوکاڵ میکانیزمی خۆی هەیە و لە ماوەی ڕابردوو لە هەل لە ساڵی ڕابردوو ئێمە بر هەڵمەتیشی زۆر فراوانترمان ڕاگەیاند کە پرۆژەی 1 ملیۆن نەمامی کە بە خۆڕایی دابین کراوە بە دروشمی پەرژینی بکە بە دەرەخێت بۆ فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ فەرمانگەکانی وەزارەت بۆ جوتیاران بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەم بابەتە لە ئێستادا کاری پێدەکرێت هەر کەسێک کە دەوێت دارێک بسێنێ خزمەتی ژینگەی کوردستان کە وەزارەتی کشتتوکاڵ نەمامگەکان و دارستانەکانی خۆی واڵا کردبووە بە خزمەتی خۆڕاییان بۆ دابین دەکە بەڵام میکانیزمێکمان هەیە کە دەبێت دڵنیا مامکەنەوە چۆن پارێزگاریان لێ دەکەن و چۆن دڵنیا دەبینەوە لەوەی کەوا ئێمە لیژنەکانی خۆمان بەردەوام چاودێری ئەم پرۆسەیە دەکەین. سەردەمێک کابینانە هەم یا حکوومەتە هەرێما کوردستانی سەدا چەند یا ژینگەها کوردستانی هاتیە کەسبکرد. ڕاستی ئەم بابەتە ئەگەر باسی جیاوازی نێوان شارەکان بێ یاخود ئەو داتایانە بی کە لە نێوان فەرمانگەکانی تری حکوومەت چونکە تەنها وەزارەتی کشتتوکاڵ بەرپرس نییە ئەگەر بین و ناو سنتەری پارک و باخچە و ئەندازە و ئەوەی کە لە ناو سنتەری شار و ماسە پلانی شار وەزارەتی شارەوانی تێدا بەرپرسیارە و لەسەر ئاستی پرۆژەکانی بەرەمێنان کە نسبەی 125 زیادی کراوە بۆ هەر پرۆژەیە کە پێویستە نسبەی سەوسایی تێدا ڕەسا بکرێ ئەنجومەنی باڵای ژینگە و دەستەی ژینگە تێدا بەرپرسیارە وەزارەتی کشتتوکاڵ یەکێکە لەو ئەنجومانانی کە کار دەکات کۆمەڵی داتا باز دەکرێت بۆ نمونە کە لە ماوەی ڕابردوو باسی سلێمانی کرا کە بەپێی و ئامارانی کە لە ناو سلێمانی کە باس کرا سلێمانی نزیکەی 1990 و لە هەولێر 1940 و لە دۆک نزیکە لە 1950 و چەندین داتا باز دەکرێت ئەو پێوەرانە پێوەرێکن پێویستی بە بەدواداچوون ئەپدەیتکردنەوەی بەردەوام هەیە بەڵام هێشتان لە تموحی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵدانیە ئێمە لەبەرەوەی هێشتان لە ناو شەپۆڵەکانی گۆڕانکاری کەشوهەوای بۆیە پێویستە خۆمان بۆ هەموو زۆرە پێشاتێکی گۆڕانکاری کەشوهەوا ئەمادە بکەین و کۆدەنجێکی باشتر ڕێ بخەین بۆ زیادکردنی ڕوبەری سەوزایی و باشترکردنی دۆخی ئاو لە هەرێمی کوردستان. سندوقا کەسێک یا گوهارتنا سەقایە زێدەتر 2.5 ملیۆن دلارên ئەمریکی داینە عێراقێ حتا کو پلانێکی جێبەجێ بکات بە تایبەتی بۆ پاراستنە کەش و هەوایە پلانێکە نیشتیمانی ئایا ژوی پارەیە هاتیە تارخانکردن هیچ بەشێک بووە پارە هەرێما کوردستانە یان دێ بدەن؟ ڕاستی ئەم وەکو وەزارەتی کشتتوکاڵ ئێمە تەنها ئاگداری ڕاستەخۆی جم و جۆڵ و پرۆژە ڕێکخراونی دەوڵەتیەکانی وڵاتی ئەمریکانی وەکو USAID و UNDP کە دوو ڕێکخراونی دەوڵەتین ڕاستەخۆ لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ و لەگە فەرمانەکانی تر کار دەکەن لە ئێستادا ئێمە ژوورێکی هاوبەشمان هەیە پرۆژەکانی ئێمە دیراسە دەکرێت و هەندێکی چۆتە بواری جێبەجێکردن بە تایبەتی لە بواری نوێژەنکردنەوەی نەمامگەکان و دابینکردنی کریەکار و هەندێک سەرچاوی لۆجیستی بۆی کەوا پارێزگاری بکەین لەو ڕوبەرەی کە هەمانە وەکو وەزارەتی کشتتوکاڵ بەڵام ڕاستی وەکو ئەو بڕەپارەیە کە دابین کراوە ڕاستەخۆ وەزارەتی کشتتوکاڵ هێشتان تێدا سوودمەند نەبووە ڕەنگە لە دامەزراوەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتە چۆبەتە بواری جێبەجێکردن. یعنی ji sala 2021 هەفبەری 40 ساڵên پێشی وێ ئەو هشکە ساڵیا عێراقی بخۆڤەدیتی نەبووە بێمیناک بووە 40 ساڵاندا هەن دزانن یعنی دناڤە 30 ساڵاندا دەبێژن زێدەتر ji سەدا نوتیا ئەهوارên عێراقی هشک بوونە بووە ئەگەرێ کوچبەریە خەلکی بیابانبوونە ئاخا عێراقی ئەف هەموو هەنێ مەترسینە لەسەر ژیر و ژیانە مرۆڤ و گیاندار و ڕوەکان. ئایا ئەف کۆنفرانسێن لەسەر ئاستێ ناودەولەتی تێنەکردن و عێراق وەکە قوربانیەکی سەقایە و کوردستانژی دناودا هیچ سوودێکی ئابووریت گەهتە عێراقی ژە ئالیە وڵاتێن زلهێزێن دەوڵەمەندێن پیشەسازی؟ بەڵێ بێگومان هەموو کۆنفرانس و ڕاستپاردەکان لە ئیشی لەسەرکرایە تەنانەت مانگێک پێشێستا کۆنفرانسی نێودەوڵەتی ئاو لە عێراق بەسرا کە بە نورایەتی زۆربەی وڵاتانی ئەو ناوچەیە و وەزیری ئاوی زۆربەی وڵاتان بەشداریان کرد لە نزیکەوە دۆخی ئاوی عێراق و دۆخی ژینگە و کاریگەریەکانی بە بیابانبوون و پاشەکشەی دۆخی کشتتوکاڵ لە عێراق باس کراوە و چەندین وڵات ئامادەیان دەربڕیوە پاڵپشتی لە بژانەوەی سێکتەری ئاو و کشتتوکاڵ و ژینگە بکەن
ئەم پرۆژە و کۆنفرانسانە ڕێکخراونی دەوڵەتیەکان ئەوانەی کە دۆنەری ڕاستەخۆی ئەم پرۆژانە وەکو تازە کە باسی سندوقی سەوزی وڵاتی ئەمریکا کرد چەندین وڵاتی تر هەیە لەو ناوچەیە گرنگی بۆ بابەتە دەدەن و هاوکاری مرۆیی پێشکەش دەکەن و هەرێمی کوردستانیش لەو نێوەندەدا پرۆژەی خۆی تەقدیم کردووە خوازیاری ئەوەیە بەردەوام بەشێک بێت لە استراتیژیکە لە عێراق جێبەجێ دەکرێت بە تایبەتی بۆ زیادکردنی دۆخی بەنداوەکان و چاکسازیکردن لە پرۆژەکانی ئاودێری زیادکردنی ڕێڕەوە ئاویەکان و پارێزگاریکردن لە دارستانەکانی خۆمان و باشکردنی کوالیتی بەرەمێنان جگەلەوە هێنانەکانی تەکنۆلۆژیای پێشکەوتوو بۆ پاڵپشتیکردنی زووتیاران بڵێ ئەم کۆنفرانسانە هەموو زموزۆڵێک کە کۆدەنجی نێودەوڵەتی لەسەر بۆ باشکردنی دۆخی ئاو و دۆخی کەش و هەوا بێگومان ئێمەش تێدا سودمەند دەبین. یەکەم جارە لەسەر ئاستی هەرێما کوردستانی دی کۆنفرانسێکی وسای ناودەوڵەتیدا شاندێن بلندژی هەرێما کوردستانی بەشدار دەبن. ئایا سوودێوێ ji بۆ هەرێما کوردستانی وەکی یەک ji قوربانیên guhertina seqayê li ser astê cîhanê قوربانیە وڵاتên پیشەسازی dikarin bêjin dê çi bît؟ ڕاستی خۆتان ئاگادارن کە بانگەشتنامەی فەرمی پێشکەش کراوە لە بەڕێزان سەرۆکی هەرێم و بەڕێز سەرۆکوەزیران و تەنانەت وەزیری کشتتوکاڵ و سەر و کۆمار و هەموو لایەنەکانی تری حکوومەت بەشداری دەکەن. ئەمە پاکێژێکە کە لە بیدایەت باس کرا عێراقیەکێکە لە وڵاتە هەرە زیادمەندەکان و کاریگەریەکان بە گۆڕانکاریەکانی کەشەوە بۆیە پێداگیری زۆر دەکرێت لەسەر ئەو پاکێژێکە عێراق و هەرێمی کوردستان تەرخانی دەکات و چوونی ئەو بەڕێزانە بۆ بەشداریکردن لە COP28 لە نزیکۆ لە دووبەی لەگەر سەرکردەی وڵاتان و دامەزراوە پەیوەندیدارەکان و ئەو پرۆسانەی کە هەیە بۆیکەوە لە بەشی ئەو میزانیاتان و ئەو پاڵپشتێ دارایی و تەکنیکیانی تەرخان دەکرێت هەرێمی کوردستان و عێراقش بەشێک لەم بژانەوەیە و من دڵنیام ئەگەر بەباشی کاری لەسەر بکرێەوە علاقاتان ڕێک بخرێەوە بە پاکێجێکی هاوا بەش و بنیەتێکی باش کاری لەسەر بکرێ ئێمەش سودمەند دەبین لە کۆنفرانسە. کاکیوە پێشتر ژیمە ئاماژە پێ کرد و ماڵە تورکیا ئاوا ئەف پرۆژێ نەفەس لە کوردستانێژی ئەو شت لە بەخشین بەڵام تورکیا ئەو وڵاتەیەک و ئاف لەسەر عێراقی بڕیا و ئاوەد هەرێما کوردستانێژیدا چیتن. ئایا هیچ هەوڵێک هەیە و تورکیاوێ ئاوێ بەردات ئیران ئاوادی بەردەتن زیدەتر 170 ڕیواری دیژلە و فوراتە شک بووە. یەکێک لە کێشەکانی گۆڕانکاریەکانی کەشوهاوە یاخود کاریگەری بوونی ئاو لە ناوخاکی عێراق پابند نەبوونی هەندێک جار وڵاتانی دراوسەیە بە تایبەتی هەندێک جار دەبینی وڵاتی تورکیا خود ئێران لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیان ڕێڕەوی ئاویەکانی خۆیان یاخود بەنداوەکانی خۆیان دەگرنەوە کاریگەری دروست دەکە لەسەر ئەو ڕێڕەوە ئاویانەی کە دێتە ناو هەرێمی کوردستان بە تایبەتی عێراق کە کاریگەری زۆر پێوە دیارە و ئێمە لەبەرەوەی هەرێمی کوردستان ئەندامە لە شاندی دانوستان بەردەوام داوا کراوە چکە ئێمە وەکو هەرێمی کوردستان ناتوانین دانوستانی ڕاستە خۆ بکەین لەگەڵ وڵاتانی دراوسێ لە سواتسەوەی ئەو پرۆتۆکۆڵ و پەیوەندیانەی کە لە عێراقدا هەیە و بەردەوام داوا کراوە لە میانی سەفەری وەزیری کشتتوکاڵی ئێمە بۆ وڵاتی ئێران بۆ وڵاتی تورکیا لە کۆبنەوەکان لەگەر بەرپرسانی ئەو دوو وڵاتە زۆر بەڕاشکاوی باسی ئەو کراوە کە پێویستە پابندی ئەرچی دراوسەتی بین و ڕساوی ئاسایشی ئاو بکەین وەکو حاڵەتێکی مرۆوی وەکو پابندبوونیشی مرۆوی کۆمەڵایەتی کە هەوڵاتیان هەرێمی کوردستان و عێراق پێویستە بەشی خۆیان لە ئەرکە دراوسەکان لەو پەیوەندیە پرۆتۆکۆڵیە دیبلۆماسی نێودەوڵەتیە دابین بکەن کە زۆر جار بەداخەوە دەبێتە کاتێکی سیاسی فشار لە نێوان وڵاتانی هەرێمی وڵاتی عێراق و تورکیا و ئێران ملانێ سیاسیەکان ناهاوسەنجی دۆخی ئابووری و سیاسی لەو ناوسەیە زۆر جار ئاویشی دێتە سەر و هاوڵاتیانیش دەبنە قوربانی بەڵام ئەم بابەتە باس کراوە بەڵام وڵاتی تورکیا لەم سەردانەی خۆیاندا نیەتی خۆیان نیشان داوەکەوە پابند بن بۆ هەماهەنگی و دۆستایەتی کە لە هەرێمی کوردستان هەیە و ڕەنگە هەردوودا لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی ئێرانیش پێویستبی بە پێداچوونەوەی بەردەوامبی و لیژنە دانوستانکارەکان بەردەوام پێداگیری بکەن لەسەر ئەوەی کەوا ڕساوی ئەرچی هاوسەیەتی بکەن. کاکیوە مادەم ئەف شەڕێن و کە شەڕی سەقایە شەڕێکێن بوونە ئاوەیە چاوە هەرێما کوردستانێ دشێتن کارتێن دەستی خوددا زێدە بکات دەداهاتوودا پێشەڕی بکات. بڵێ ئێمە وەکو هەرێمی کوردستان ناوچەیەکی زۆر گرنگ و استراتیژین هیچ لەو دەوڵەتانە ناتوان دەستبەرداری ئێمە بن چونکە ناوچەیەکی گرنگی بازاڕی ئەو وڵاتانەی و لە ڕووی پیشتەسازیەوە لە ڕووی کشتتوکاڵەوە لە ڕووی ساختکردنەوەی کاڵاکانیانەوە و پەیوەندیشی زۆر بەهێز هەیە لەم ناوچەیە. هەرێمی کوردستان لە ئێستادا لەم کابینەیە بە تایبەتی کە لە وەزارەتی کشتتوکاڵ گرنگی زۆر دراوە بە زیادکردنی ڕێژەی بەنداوەکان و زیادکردنی ڕێژەی بۆندەکان دەرکردنی چەندین پرۆژە و ڕێنمایی تازە کار ئاسایی دەکات بۆ گڵدانەوەی ئاو. ئێمە لە هەرێمی کوردستان بە استراتیژی زۆر گرنگ کار دەکەین بۆ گڵدانەوەی سەرچاوەکانی ئاو و ئاستی گڵدانەوەی ئاو تا ڕادێکی زۆر باشتر لە دۆخی عێراق بەرەو پێستووە
وە لە سواسەوەی بودجێ ئاسایشی عراق لە داهاتویشی نزیک 4 بەنداوی زۆر گەورە لە هەرێمی کوردستان دەست بە بنیاد نانی دەکرێت وەکو باسمان کرد بۆ باشکردنی دۆخی بەنداویەک لە هەولێرە یەکێک لە بەنداوی منداوە لە هەولێرە بەنداوی دەرگەیە لە ناوچەی پشدەر و ناوچەی ڕاپەڕین و دەل باکرمانە لە منتیقەی دهۆکە بەنداوی تریشمان هەیە و ئەم بەنداوانە کە کاریان لەسەر دەکرێت بۆ ئەوەکەوە سوود لە ڕێڕە و ئاویەکان خۆمان وەربگرین و ئەو بارانێکە لە هەرێمی کوردستان دەبارەت ئێمە گڵی بدەینەوە ئەو لە بەرژەوەندی جوگرافی هەرێمی کوردستان بەکاری بێنین بۆیە بەڕاستی گرنگترین کارتی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕبوونەوەی ئەو قەیرانانی کە لەسەرێتی باشترکردنی دۆخی ئاو لە هەرێمی کوردستان. گەلێک سپاس هێژایی و عالی ڕێڤەبەری ڕاگەیاندنە وەزارەتە چاندن و چاوکانیان ئاوێ حکوومەت هەرێمی کوردستان گەلێک بخێر هاتی.